بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستام پرۆگرامە بینن. خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتەیە با خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە. خۆشەویستان، قسەکردنی ئەم جارەشمان لەم دیدارە تایبەتەیە هەر قسەکردنە لەسەر سیاست. ئەو پنتە سیاسیانەی کە سیاسەکان کاری لەسەرەکەن بە جۆرە لە جۆرەکان شۆڕ ڕەبێتەوە بۆ کۆمەڵگا، بە جۆرە لە جۆرەکان پەیوەستە بە ژیانی هەمومانەوە یاخود پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە. واتە هیچ کەسێک لەم هەرێمی کوردستانە ناتوانێت بچێتە دەرەوەی سیاستکردن. خۆ ئەگەر کارکتەرە سەرنجەکانی سیاستکردن سیاست بەڕێوەبەرن، ئەوە کەسەکانی تر لانی کەم بەرەنجامی ئەو سیاستکردن ئاگاتە لایەن، یاخود با ئەوە بڵین بە جۆرە لە جۆرەکان سیاست دەچێتە ماڵی هەمویانەوە، ئەچێتە ژیانی هەمویانەوە. لەبەرەوە پێویست بەواکە کە هەمیشە ئێمە بە جۆرە لە جۆرەکان لەسەر سیاست لەنگەر بگرین. قسەکردن لەسەر سیاست تا ئەم لەحزێش لە کۆمەلگای ئێمە قسەکردنێکی جددی نەبووە، واتە ئەو پنتانەی کە سیاستکردن بە هەندیان وەرەگرێەوە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە زۆر بە هەند نەگیران و شرۆڤی زۆریان نەکراوە. قسەکردنی ئێمە لەم جۆرە دیدارانەیە قسەکردن ئەوەیە چۆن سیاست جارشکا بێنەوە بۆ مانافکریەکەی، چۆن شرۆڤەیەکی فکری سیاسیەکەین بۆ ئەوەی لە مەهامی سیاست تێ بگەین. ئەوەی کە دەشگوترێ لە کۆمەلگای ئەمەیە هەمومان لامان ڕوونە کە سیاست ئەگەر لە دەرگاوە ڕگەی لێ بگری لە پەنجەرەوە یەتە ژوورەوە. جاری تریش لە دیدارەکانی تراوتومانە بە جۆرە لە جۆرەکان هەمومان ئێستا بووین بە کارکتەری سیاسی، لانی کەمەوانەمان کە ڕۆژانە سیاست دەکەین، ئەوکانی ترشمان کە لانی کەم لە ڕێگای ڕادیۆیەک یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە بەرامبەر تەلەڤیزۆنە کە دانیشن گوێ لە سیاسەتەگرن، گوێ لە خەبەرەگرن، ئەبنەوە جارشکە بە کەسی سیاسی. لەم دیدارە تایبەتەیە و لەم پرۆگرامەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد، ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و لە هەمان کاتە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی میوانداریەکەین. مامۆستا زۆر خۆشحاڵین کە توانیمان ئەم دیدارە لەگەڵ جەنابتە ئەنجام بین. سوپاس دەکەین کە وەڵامی چۆنەڵی داواکاریەکە داینەوە. زۆر سوپاس بۆ جەنابشت. مامۆستا من هەمیشە پێم خۆشە سەرەتا بە کۆمەڵەشتی تیۆری دەست پێ بکەین. بابەتە تیۆرەکان گرنگن بۆ تێگەشتنی خەڵک. دەکوترێ سیاستکردنی ئێمە لە ناو تراژیدیا دەستی پێ کردووە، لە ناو نەهامەتیەکانە، لە ناو ئەو هەموو دەست لەک بەردان و ئەو هەموو شۆڕ و جنجاڵی و بە جۆرە لە جۆرەکان ینی کارکتەرە سیاسەکانی ئێمە لە ناو تراژیدیا دەرکەوتون، لە هەمان کاتیشە جارێککە تراژیدیا بەرامێنەوە. زۆر جارە گوترێت تەنانەت جاری وایە وەکو لە پزیشکە چەند سیاسەکانی ئێمە تاکو نەخۆش نەکەوین ناچین بۆ لای پزیشکش قسە لەسەر ژیانی ئەمە ناکە تاکو ئەو لەحزەیە کە نەخۆش نەکەوین، بەڵام کە نەخۆشەکەوین نەچینە لای پزیشک. هەستی شەکرێت لە کاتی گرفتەکانە نەبێ سیاسی ئێمە زۆر دیار نییە، یاخود با بڵێن سیاستکردنی ئێمە زۆر پەیوەستە بە مەسایلی تراژیدیاوە. دەگوترێت کارکتەرە سیاسەکانی لە ناو تراژیدیا هاتوون و هەمان شت تراژیدیاش بەرامێنەوە. پێم خۆشە جەنابەت بزار مەڵێکی. بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت و کەناڵی ئاسمانی پێیان. ئەلبەت یانی ئێمە ئەگەر باس لەوە بکەینە بێ بگەڕینەوە بۆ ئەوەی کە حزبی سیاسی لە هەرێمی کوردستان یا لە وڵاتی ئێمە لەکوێوە دروست بووە، ڕەنگە بەشی گەورەی پەیوەست بێ بەوەی کە هەر هێزێکی سیاسی یا زۆرینەی و هێزە سیاسیانەی کە هەن کە سیاسیەکان تەبەن خۆی کاراکتەری ئەساسی ئەو هێزە سیاسیانەوە بەڕێوەیانە بن. ئەوەیە کە ئێمە بەو پێیکە گەلێکی ستەمدیدە و گەلێکی مافخراوە گەلێک بووین لە ناو ینی با بڵین لە مەوقعێکی جوگرافی کە ڕەنگە پڕچێشمەچێشمەترین ناوچەی جیهان بێ، بە تایبەتی لەم 50 ساڵی دواییدا وە لە ناویشیدا تەمەنگەلی کورد خۆتە زانیەکێکە لەو گەلانی کە گەلێکی بێ ناسنامەوە بێ دەوڵەتەوە بێ ئاڵاوە بێ ئەوەی کە کیانی خۆی هەبوو بێ. ئەم هێزە سیاسیانش کە هاتوون زۆربەی جاروکو هێزی شۆڕژێر هاتوونەتە ساحەکە و هێزانە لەو هەلو مەرجە لە دایک بوون. ڕەنگە ئەمە بەشی گەورەی بەڕاستی بۆ ئەو بگەڕێتەوە کە کاتێک هاتوونەتەوە مەیدانی سیاسی وەکو زۆر جارەزانین ینی تا ئێستاش ئەم شەرعیەتی کە لە شۆڕشەوە سەرچاوی گرتووە ڕێگر بووە بەشێکی گەورەی لەوەی کە سیاست بە مەساری ئاسایی خۆیدا بڕوە لە هەرێمی کوردستان، یالانی کەم ینی سەرەتاییترین مەدلولەکانی سیاست بێنە ئەرزی واقع، ئەوەی کە خۆتە زانی تەبەن ئەگەر سیاست یا حزبی سیاسی
و تعددی سیاسی ئەگەر تەداولی لەگەڵ نەبێ بە هیچ شوێ نابێتە تعدد خۆتەزانی بەشی گەورەی ئەوەیە کە ئێمە ئێستا ڕەنگە ینی لە هەرێمی کوردستان ئەکرێ بڵێن یا دەستا و دەستی دەستەڵاتمان نەبووە یا لە هەندێ جومگەی زۆر دیاریکراودا دەستا و دەستکردنی دەستەڵاتە بووە لە جومگە ئەساسیەکان و ئەوەی پەیوەستە بە دەستەڵاتی سیاسیانی ئەوەی کە ناوەندی بڕیارە لە هەرێمی کوردستان ئێمە تەداول یا دەستا و دەستکردنی دەستەڵاتمان نەبووە و لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵی 92 کاتێک کە یەکەم هەڵبژاردن کراوە تا ئەوەی کە دووەهەمین هەڵبژاردننی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان و یا ئێمە نزیک بینەوە لە 4 بۆ 5 مانگی داهاتوو لە دووەهەمین هەڵبژاردننی ئەنجومەنی پەرلەمانی کوردستان لە 21 خۆتەزانی لە تێکڕای ئەم هەڵبژاردنانە قسەی جددی لەسەر نەزاهەتی ئینتیخابات هەبووە لە هەرێمی کوردستان هەموو ئەوانە ڕێگر بوونەوە بە نەزەری ئێمە کە سیاست پێ سەر مەسارە تەندروستەکەی خۆی ئەوە جگەلەوەی کە ئێمە خۆشمان تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەسیری دەستی ئەوەین کە دەستەڵاتی سیاسی حکر کراوە لە حزب یا دوو حزب وە هەرگیز ینی زۆرینەی زۆری ئەو کەسایەتیە سیاسیانە ئەو حیزبە سیاسیانی ویستە بێتیان سیاست بەنە سەر مەسارە تەندروست و ئاسایەک خۆی لە قسە زیاتر نەیانتوانی بە هەنگاوی جددی بنین. مامۆستا جەنابەت باست لە دەستا و دەستکردنی دەسەڵات کرد لە ناو هێزە سیاسیەکانە بەس هەر لە ناو دۆخی تراژیدەی سیاستکردنی ئێمە دیسان لە ناو هێزە سیاسیەکانیش هەم دەستا و دەستکردنە زۆر کەمە با بڵین شانسی سیاستکردنی ئێمە چارەنووسەکەی بە کۆمەڵک کەسایەتی کاریزمیەوە نووسراوە و ئەم کەساتە کاریزمیانە تا ئەم لە حزێژ مەسەلەن هینیان ماوە یعنی واتە کاریگەریان ماوە هێزی سیاسی لە دەرەوە کاریزما توانای چۆنەڵی دەست و پەنجە نەرمکردنی لەگەڵ سیاستان نییە ئەمەش بە خاڵێکی هەر دەچێتە ئەو چوارچەوە تراژیدایی کە باسمان کردووە بە خاڵێکی ئەندازەیەک سلبیش باسەکرێت لەوەی کە ئەگەر گیانی شۆڕژێڕانە واتە سیاسەتی شۆڕژێڕانە پێویستی بە کاریزما هەبێ خۆ پێ کە سیاست لە بوعدە مەدەنی و ئەو بواری حکومڕانێکایە ببای ئەوە پێ بێ کە هێزی سیاسیش بای ئەوە بکە کە چۆن داواکە لە حکوومەتە لە دەسەڵاتە دەسا و دەست بکرێ ئەبێ لە ناو هێزی سیاسیش ئەو شانسە هەبێ کە دەسا دەستکردنی دەسەڵات هەبێ دەسا دەستکردنی کەسایەتەکان هەبێ ئەی بۆ ئەم ماڵێکی بەتەکی تەمەەن خۆتەزانیەوەش لە هێزێکەوە بۆ هێزێک جیاوازە لە ناو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بەتەکیید ئەساسەن ئەوەیە کە بێ هەر هێزێکی سیاسی ئەوەی کە لاتلانی کەم هێزە سیاسانی کە کاریگەریان هەیە و خاوەنی نفوزن لەسەر ساحەکە خۆیان بتوانن ممارەسەی بەشێک لەو تەداول و دەستا و دەستکردی دەسەڵاتە بکەن لە ناو خۆیاندا و بە خۆشیان بتوانن ینی ئەو چوارچەوەی کە لە سری ڕێکەوتنیان ئەو پەیڕۆ پرۆگرامی کە ئەساسی ینی ئەو عەقدەیە کە لە نێوان ئەو پەیمانەیە کە هەموو ئەو کەس و گروپانەی کۆکردۆتۆ لەنا ئەو هێزە سیاسیانە ئەوان بتوانن ینی لاوخانە ئەو دەستا و دەستکردنی دەسەڵات لەوێ شڕوو بدە بەس من باوەڕم تەمەنمەش لە هێزێکەوە بۆ هێزێکی کە جیاوازە و لە هەرێمی کوردستاندا تەبەن ئەکرێ لەو ڕۆژەوە بەڕاستی قسە لەسەر ئەوە بکرێ وەکو ئەوی کە ئاماژەت کرد فعلەن تا ئێستاش ئێمە ئەو کەسایەتیانە ینی کۆمەڵی کەسایەتی دیاریکراوهان و ئەمانە کەسی کاریزمان لە ناو مشتەماوە بە تایبەتی ئەوەی کە زۆر جار لەسەر ئاستی کەسی یەکەمی حیزبەکان دەستەکە بەس من پێم وایە ئەگەر خەڵکێکیانی وەکو لێکۆڵەر و با حیزبێ ینی لە ناو ئەو هێزە سیاسیانش مەسن ئەو بکە من پێم وایە مەترسی ئەوە لەوێەوە ڕوو ئەدا دروستە بێ کاتێک کە ئەگەر تۆ کەسایەتیەکە هەبێت کە دەستی بەسەر هەموو جومگەکاندا گرتە بێ کاتێک هێزێک بتوانن لە ناوخۆیدا تەوزیعی ئەدوار بکەوە ئەوەی کە پێڵن تەوزیعی سوڵتات یا دەسەڵاتەکان دابش بکرێت لە نێوان ئەو ئەنجومەن و ئەو دەستگا و ئەو ناوەندانەی کە ناوەندی هێنن یاوە بۆ بنەمایەکدانێ بۆ دروستکردنی بڕیاری کە کادری ئەم حیزبە سیاسیەوە تا ئەگاتە ئەوەی کەسیەکەم کۆمەڵێک ڕێوشوێنی تەندروستی هەبێ بۆ دروستکردنی بڕیار و پێماوەش ڕێگرێت لەوەی کە لە کۆمەڵێک ینی مەترسی دوور تەخاتەوە بۆی من باوەڕمە لەوەشدا ئێمە کۆمەڵێک هێزی سیاسی جیاوازمان هەن لە هەرێمی کوردستان و ئەوەش تەعمیم ناکرێت بەسەر تێکڕای زۆر باشە بەس تا ئەم لە حزێژ هێزە سیاسەکان هەمویان کاریزمایان تیاماوە لە غیابی کاریزمایان زۆر جا کارەساتیان بەسەر دێ قسەکەمان لەسەر ئەمەیە دەگوتری هەتاکو دۆخی مەسەلەن بۆن منە هەر هێزێکی سیاسی کاریزما تیا بەم شێوە بارز ببێ و بەم شێوە بارزە دەربکەوێ پێگوترێت دۆخی نائاسایی قسەکە لەسەر ئەمەیە ئێمە بەسمان لە کەسایەتەکان نیە خۆ ئێمە باشە زانین کە لە هەرێمی کوردستان تاکو ئەم لە حزێژ کاریزما ڕۆڵی گەورەی هەیە بەس قسەکە لەسەر ئەوەیە ینی سیاست تەندروست نابێت تاکو ئەم ڕۆڵە بمێنێ چونکە
ئەگەر ئێمە سەیری ئەو هێزانە بکەین و هێز سیاسیانی کە کاریزما زۆرتر کاریتیاکەن زۆرتر ئەگەڕێنەوە بۆ سەردەمی شۆڕژێڕانە لە پێناوی ئەوەی کە چۆن باوا بڵێن نهێنیەکان کەشف نەبن ینی بەسەرم بۆن منە ڕیزەکان کەلبڕ نەکرێن واتە دوژمن زۆر نەچێتە ناویانەوە لە پێناوی ئەمەیە هاتووانم هێزانیان کۆ کردوەوە لە شقڵێکی هەڕەمیاوە لە سەری سەرەوە کاریزمایەکەیە قسەکە لەسەر ئەوەیە تا ئەم لە حزەیەش ئێمە ئەم جۆر و ئەم مۆدلی سیاستکردنە لەلایەمە هەر وەکو ماوە یعنی قسەکە لەسەرەوەی ئەندازەیەک ئەمە ڕخنە هەڵگرە ئەم شێوەزی بەڕێ ئەگەر ئەمە بجێڕینەوە تەبان بۆ کۆی ینی خۆتە زانی تەبان ئێمە لە ناو هەر سیستمێکی سیاسی لە ناو هەر دەسەڵاتێکی سیاسی کە حزب جزئێکی تەبان خۆتە زانی حزب جزئێکی ئەو پێکهێنەرانەیە کە مجتەماع پێکهێنەیە بەشێکە لە پێکهێنەرە ئەساسیەکەی سیستمی سیاسی ئەگەر ئەمە ئەشمانجێڕێتەوە بۆ ئەو دۆخەی کە هەرێمی کوردستان تێیدایە تەبەن تۆ سیرەکەی مەسەن بۆ ئەوەی کە سەرۆکی هەرێمە ئەوەی کە سەرۆکی دەوڵەتە ئەوەی کە سەرۆک کۆمارە ئەوەی کە سەرۆکی حکوومەتە ئەوەی کە هەر یەکێکە کاتێک کە تۆ لە چوارچەوەی سیستەمێکی سیاسی ڕێکەکەوی کامە دوو خولی لەسەر یەک سەرۆک بێ دوای ئەوە تۆ دەستا و دەستکردنی دەسەڵات ڕووەدا بەپێی ئەو هەلومەرجانەی هەیە ئەگەر هەمان حاڵەت بگوازرێتەوە مەسەلەن بۆ ناو هێزە سیاسیەکان بەو پێی کە هێزە سیاسیەکان خۆیان ڕێکەکەون لەسەر ئەوەی کە وەکو سەرەتا باسم کردیانی ئەو ڕێ و شوێنانەی کە پەیمانێکیان هەیە کە پەیڕۆ و پرۆگرامێکیان هەیە کۆیان نەکاتەوە و خاڵیش نییە لەوەی کە ئاماژەت پێکرد کاک پەیوەند کە جۆرێ لە ڕخنە هەڵگریشە لەو ڕووە کە فعلەن ینی لە ئەزمموی سیاسی هێزە سیاسیەکانی ناوچەکە بەگشتی ڕەنگە کەمترین گۆڕانکاری لەو ڕۆ ڕوویدابێەوە زۆر جار هێزێکی ڕەنگە هێزە هەبێ بۆ ماوەی زیاد لە 50 ساڵ یەک کەس لەسەر کورسی دەسەڵات ما بێتەوە ئەمەش بیانی بە بڕوای من دۆخەکە مەترسیەکەی لەوێوە ڕووەدا کە زۆر جار ینی هەلومەرجی ئەم حیزبانەوای لێدێک کە دوای ئەو کەسەیە دوای کەسیە کە ئەم حیزبە نەتوانێت ینی بەبێ ئەو هەنگاو بنێ ینی ئاماژەم پێکردیانی ئێمە بەو پێی کە ئێمە کۆمەلگایەکین ینی ئەگەر بگەڕینەوەکو سەرەتا ئاماژەمان پێکرد حزب لە هەرێمی کوردستان بە حاڵەتێکی تەندروست لەدایک نەبووە و خۆی لە ناو مجتەمەعێکی سەلیم مجتەمەعێکی مەدەنی نەهاتۆتە دنیا و فعلەن دەستا و دەستکردنی دەسەڵات ومانی کە باسم کرێمە ئەزمونێکی یا کەممان هەیە یا تەواو ناتەندروستە ئەوەی کە هەمانە حەقیقەت ئەمە وای کردووە کە ڕەنگە لەو ڕۆ کەمتر حزب وەکو چۆنێمە ئەگەر دروست بێ بڵێن ینی حزبیشمان ینی وەکو مجتەماعەکان ئەوەندە نزوڵێکی سیاسی گەورەی نییە کە فعلەن لە ئاستی متطلباتی مجتەماع و کۆمەلگا و دەوروبەریشیدا بێ زۆر بکات مامەسا کۆمەلگای ئەمە یەکێکە لەو کۆمەلگانەی کە بە تایبەتی دوای دێنەوەتەکان شانسی گەورەی هەیە کە سیاسی زۆر بەرهەم بێنێت جا من نازانم پێوەری ئەوەی کە ئایا مەسەلەن بۆ منە سیاسەتی باش و سیاسەتی خراپ کامەیە کارکتەری سیاسی باش کامەیە و کارکردی ئەوە لێ گەڕێن بۆی کە کۆمەلگا خۆی دەستنیشانیەوە بکە بەڵام ئێمە ئازانین کە هەرێمی کوردستان واقعی سیاسی ئێمە وەکو کارگەیەک وایە بەردەوام خەڵک بەرهێمێنێ کارکتەری سیاسی بەرهەمەهێنێ بەڵام ئەو ڕخنەیە لەسەر سیاسیەکان هەیە کە زۆر مەشغوڵن جاری وا هەیە مەجالیان نییە مۆبایلەکان لە تەلەفۆنەکان لە جیفانیان دەربێن وەڵام بنەوە بەڵام ئەو مەشغوڵاتیان ناکاتە ئەوەی کە سیاست بکەن یعنی با بڵێن لە لەحزەی سیاستکردنە زۆر دەست بەتاڵن بەڵام لە لەحزەکانی ترە کە لە حزەی ناسیاسین بۆ نمونە ئەگەر چی تۆڕە کۆمەڵایەتەکان سیاسەکان لەوێ زۆر زۆرن ئەگەر ئەچیتە چوزان پرسەکان لەوێ زۆر زۆرن لە شین و شایە زۆر زۆرن علاقاتی کۆمەڵایەتی و سەردانکردنیان زۆر زۆرە بەڵام کە دێگنە سەر مەجای سیاسی هەستەکەی سیاسی ئەوەی کە مانۆڕی باشی هەیە فکری باشی هەیە تێڕوانینی باشی هەیە بۆنکردنی سیاسی باشی هەیە زۆر زۆر کەمە واتە دەکوترێت سیاسەکانی ئێمە سیاست ناکەن من پێم خۆشە لە قسە یەکەم تۆ دەست پێ بکەم جارە پێوەری سیاسی باش و حزبی سیاسی باشیش بە کۆمەلگا بێت و بێ خەڵک و جەماوەر بێ وا بێ ئەو خەڵک و جەماوەرە حزبێکی سیاسی هەڵبسەنجێنێەوە ڕێژەی ئەوەی چەند ئەم حزب بە خزمەتی خواستەکانی خەڵک و جەماوەرەکە و بێ خەڵک و جەماوەر قەراری لەسەر بدا و خۆش دەزانی زۆربەی کاتێ ماڵین باشترین بڕیار ئەو کاتێک کە خەڵکە چێتەوە سەر سندوقی دەنگدان و لەوێ بڕیارەدا لەسەر هێزێکی سیاسی باش وە با بڵین لەسەر کاراکتەرێکی سیاسی باشیش کە ڕەنگە لەناو قایمەی ئەم هێزە سیاسیانە بێت و ئەمەش باشترین حاڵەتە کە فعلەن هەموو حزبێکی سیاسی
عقوبەی خۆی وەربگرێت لەو قۆناغە و پاداشتی کارە باش و چاکەکانی وەربگرێت. ئەمە حاڵەتی تەندروستە لە هەلومەرجێکدا کە ئیرادەی ئەم خەڵکە زەوت نەکرێ و تەزویر لە ئیرادیان نەکرێ، وەکو ئێمە لە هەرێمی کوردستان کوشندەی ئەو حاڵەتی کە تەزویر لە ئیرادەی خەڵکە کرێ و بە حاڵەتی هەم ترساندن و هەم تەطمیع وەی کە کڕینی ئیرادەی خەڵک و وینی خەڵکە ئەمانە دوور بکرێتەوە لە ئینتیخابات لەوێ تۆ توانی دروست حزبێکی سیاسی سەرکەوت و هەڵبژێری کە فعلەن وەڵامی خواستی خەڵکی دابێتەوە لە هەلومەرجی خۆی. ئەوەی کە دقیق ئێمە لەسەر مجتەمەعی خۆمانیان لەسەر کۆمەلگای کوردی و بە دیاریکراویش لەسەر هەرێمی کوردستان و وەزیفەی ئەو هێزە سیاسیانە و حزبە سیاسیەکانی قسە بکەین، ئێمە ئەبێ فەرقکەین لە بینی دوو شت. تۆ کۆمەڵی حزبت هەیە، یعنی کە ئێمە بەشێکیانی یعنی کەم وەکو کۆمەڵی ئیسلامی و ئێمە لە ئێستادا تەمان زۆردا لە مجتەمەعی ئێمە قسە لەسەر 5 حیزب بکرێ خۆتە زانی و 5 هێزی سەرەکی ناویانە هێندرێ. لانی کەم لە بەرەوەی لەم قۆناغدا پێکهێنەری ئەساسی ئەم حکوومەتە بوون و ئەم حکوومەتە بنکە فراوانەوە گەر بە ڕیزبەندیش بێ 1 تا 5 حیزبی ئەساسی. ئەم حیزبانە طبعا لە سیاسیەکانیان ڕەنگە وەکوی جەنابتەڵی زۆر مەشغوڵ بن فعلا و زۆرترین کۆبوونەوە بووە. گەر قسە لەسەر کۆبوونەوە بێ، قسە لەسەر مەشغەڵەتی سیاسی ئەوانە بێ، بەس خۆ بەشێکیان ئیرادەیەکی زۆر جددیان هەیە بۆ چاکسازی، ئیرادەیەکی زۆر جددیان هەیە بۆ ئەوی کە فعلا سیاست بچێتە سەر مەسارە تەندروستەکەی خۆی. ئێمە لە بیرمان بێ لە هەرێمی کوردستان دەستەڵاتی سیاسی قۆرغ کراوە. دەستەڵاتی سیاسی لای ئەوانە نییە کە هەموو ئەوانەی کە سیاسین، هەموو ئەوانەی بەشدارن لە عملیەی سیاسی بەشێکنین لە دەستەڵاتی سیاسی و بەشێکنین لە ناوەندە گرنگەکانی بڕیاردان. و خۆتە زانی تا ئێستاش ئێمە تا ئەم لەحزەیەش ئێمە قساکەین ژیرۆدەین ئەوەین کە جمگە ئەساسیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تەواوی احتیکار کراون و ڕەنگە ئەو کاتانی کە حکوومەتێکی بنکە فراوان پێکاتە بێ، ئەو کاتانی حکوومەتێکیش پێکاتە بێ کە زۆربەی هێزولایەنەکان تێندا بەشدار بوون، هامش ینی لە پەراوێزدا بەشداری ئەم حکوومەتیان کردو و نەچوونەتە نەهێڵدراوە بچنە جمگە ئەساسی و سەرچەکانی ئەو حکوومەتە. ئەمە خۆی زۆر جاروای کردووە کە ڕەنگە ئەوانەی کە ئیرادەیان هەبێت، ئەوانەی کە ئیرادەی جددیان هەبێت لە پێناوی چاکسازی و تەواوی توانای ئەو هێزە سیاسیانە مزاعف کراوەتەوە، سیاسیەکانیان مزاعف کراوە لە پێناوی ئەوی بتوانن ئەو خواستانەی کە هەیەنەوە ئەو مەطلب جەماوەریە گەورەش کە هەیە لە مجتەمەعدا بەدی بێنن. بەڵام ئەوی کە ڕێگر بووە وەکو باسم کردی ئەوەی کە دەستەڵاتی سیاسی بە تەواوی لە هەرێمی کوردستان قۆرغ کراوە و ئەگەر ئەتوانین ئێمە تێکڕای ئەو جمگە ئەساسیانە بژمێرین بە ژماردن و بڵین 1 تا 6 جمگە 1 تا 7 جمگەی ئەساسیمان هەیە کە ئەمانە لە بەردەستی 1 یا 2 هێزی سیاسی بوون بە درێژایی، ینی 25 ساڵی ڕابردووی ئەزمموی ئەم حکومڕانی وای کردووە کە فعلەن زۆر جار هەوڵی و هەوڵ و کۆشش و کردەی ئەم کەسە سیاسیانە وەکو تاک و هێزە سیاسیەکانیش وەکو کۆ بەو نەتیجێ بگا کە جەنابەت ئاماژەت پێ کرد. لە وەڵامەکەی جەنابتە ئەوەم بەدی کرد کە لە هەرێمی کوردستانە دوو جۆر سیاستکردن هەیە، یاخود با بڵێم هەرێمی کوردستان ئێستا ماشێنێکی گەورەیە بۆ دوو مۆدێل سیاستکردن. یەکیان پێگوترێت سیاسەتی سەنتەر، ئەوکە تریان پێگوترێت سیاسەتی پەراوێز نشین. ئەوەی کە جەنابتەڵی دوو هێز مەسەلەن بۆ منە هەموو جمگە ئەساسیەکانیان گرتووە، من بە پێچوانەوە ئێمە وایە بینین وەکو با بڵێم وەکو ڕۆژنامە نووسێک هەستەکەین کە 1 هێزی سیاسی ئێستا سیاسەتی سەنتەرە با بڕێەوە و کۆی هێزەکانی تر لە پەراوێزان. کە ئێمە باسی پەراوێزەکەن ئێمە بە شێوەیەکی سلبی باس لە پەراوێز ناکەن، چونکە پەراوێزێکی لە شوێنە گرنگەکان. ئێمە زانین هەمیشە سیاسەتی سەنتەر بەڕێوەیە بەرەو دیکتاتۆر بوون، بەڵام پەراوێز نشینەکان هەمیشە کۆمەلگا ینی ڕقیبێکی گەورەیە بەسەریانەوە، واتە پەراوێز ڕەنگە گرنگتر بێ. بەس بۆ ئەم مۆدێلە تێک نشکا لە ماوەی 2 دێونیوی دەسەڵاتی حکومڕانی ئێمەیە لە دوای نەوەتەکان، بۆ هەر سیاسەتی سەنتەر وەکو خۆی مایەوە پەراوێز نشینەکانش نەپەڕینەوە جارێککە بەوەی کە کەمێک لەو سەنتەریەتە برن و شانسیان هەبێ بەوەی کە ینی ئەو سەنتەریەتە دابشکەن بەوەی سیاست بەمانە زۆر ئیجابیەکەی ئاسایی بێتەوە. مامۆستا جا من لەوە دەست پێ بکەم، ینی فعلان کاک پەیوەند ئاماژەت بە شتێکی زۆر دەقیق و جوان کرد، ئەویش ئەوەیە کە بۆچی ئەو هێزانەی کە وتت لە پەراوێزی با منەڵم لە پەراوێزی دەستەڵاتی سیاسیدا نەگەنە خۆی لە پەراوێزی سیاست نین، لە قوڵایی عملی سیاسیدا ئێمە بگوتمان سەنتەر دوو شوێنمان دیاری کرد، سەنتەر و پەراوێز. ئەم هێزانە لەبەرەوەی تاکە پاڵپشتیان تەنها جەماوەرە و ئەوەی کە ئەوان پێی شانازی پێوە ئەکەن دەنگی ئەو خەڵکەیە و متمانەی ڕاستەقینەی ئەوان متمانەی جەماوەرە
و هیچ متمانەوەی ئیرادەیەکی تەزویریان لە بەردەستنی وەکو باسم کرد و ئەوان نەپشتیان بە سەروەت و سامانی وڵاتەکە بەستووەواتە دەستیان بەسەر دەسەڵات و سەروەت و سامانی ئەوەی کە لە سامانی سروشتی ئەو وڵاتێ تێکڕای ئەوەی کە سەروەتی ڕاستەقینەی خەڵکە دەستی بەسەردا نەگرێت تا بەمە هەم ئیرادەی خەڵک بکڕێ و هەمیش ینی زۆر جار بیکاتەمایی سەرکوتکردن من ئەمەی جەنابەت بژێڕمەوە ینی بواری عەمەلی و لە بواری عەمەلی ئێمە خۆتە زانی تەمەن ئێمە ئێستا ئەو هێزانەی کە ئێستا لە حکوومەتین سێ هێز لەمانە قۆناغێک ئۆپۆزیسیۆن بووین ئەو قۆناغی کە لە ئۆپۆزیسیۆن بووین بە شاهێتی هەموو لایەنەکان ئەم سێ هێزە وشیارەیەکی سیاسی گەورەیان هێنانە و مجتەمع و کۆمەلگا لەو قۆناغەدا و فعلەن ئەو قۆناغەیەکێک بوو لەو قۆناغانەی کە ینی جوڵەیەکی سیاسی گەورە کەوتە مجتەمع لانی کەم کۆمەلگا تەواو وشیار بوویەوە و کۆمەلگا تەواو تێگەیشت کە ئەبێ ینی بنەماکانی حکومڕانێتیی تەندروست چین ینی بەلانی کەم لەو قۆناغەدا ئێمە هاتین ئەو پاکێجانەی کە لەو قۆناغە نووسران کە دواتر بە پاکێجەکانی چاکسازی ناسران لە چاکسازی ناسران لە هەرێمی کوردستان ئەو کاتیش کە ئێمە چوینە ناو حکوومەت هەمومان بە وەرەقەیەک بەشداریمان کە وەرەقەی چاکسازی بوو فعلەن ئێمە ویستمان وەکو زۆر جار وتومانە ویستمان شراکەتێکی ڕاستەقینە لە حکوومەتدا بەرجەستەوێ ئەم شراکەتە ڕاستەقینە دوورمانە خاتەوە لەوەی کەسیات ینی حزبێک کە بێت ینی بەتەنها سنتەر بێ لە هەرێمی کوردستان خۆتە زانی زۆربەی جار نەهامەتی گەورەی هەموو کۆمەلگاکان لە چیەوە هاتووە لە تاک حزبی ئەوە هاتووە یاوەی کە جاران پێوترا حزبی قائد ئەم حزبەی کە دەست بەسەر هەموو جونگەکاندا ئەگرێت لە هەر مجتەمەعێکدا جارێ یەکەم نەهامەتی واوەیلا و مصیبەت بۆ عینی حزبەکە خۆیەتی لە یەکێ لە مەحەتەکانی کارکردنی خۆتە زانی بمە ئەگەر سەیری تاریخ و مێژووکەین ئەو حزبە خۆی لە قۆناغەکان ڕوبەڕووی ڕەخنەی تند و تووڕەیی جەماوەر و میلەتە بێتەوە پاشان هێز و لایەنە سیاسیەکانی کەش ناتوانن ممارەسی عملی سیاسی بکەن ئەگەر فعلەن ئێمە لەو مەرحەلەیە کە بەو ئیرادەیەوە چوین کاتێک کە شراکەتێکی ڕاستەقینە بەرجەستە ئەبوو لەو حکوومەتەوەدا و فعلەن جونگە ئەساسیەکانی حکومڕانێتی تەوزیع بوون بەسەر هێز و لایەنە سیاسیەکاندا ئێمە ناگەشتینە ئەو دۆخەی کە ئێستا هەیە من حەزەکەم ینی زۆر بە ڕوونی بیڵم ئەوەی کە ئێمە ئێستا پێیگەیشت بووین بەرەنجامی ئەوەیە کە جەنابەت ئاماژەت پێکرد بۆچی چونکە سیاسەتێک فعلەن تۆ ناوتنا سیاسەتی سنتەر ئەوەیە کە فعلەن هێزێک یا دوو هێزی سیاسی ڕاست و ڕەوان بڵین لە هەرێمی کوردستاندا لە قۆناغەکانی ڕابردوودا جونکە ئەساسیەکانی حکومڕانێتیان لە بەردەست بووە لە قۆناغەکانی مفاوەزاتدا لەو قۆناغانەی کە دانوسان کراوە گفتوگۆ کراوە نەک لە هەلوو مەرجێکی سیاسی متەشەنجی وەک ئێستا لە قۆناغی سیاسەتی کە قۆناغێکی تەندروست بووەوە پەیوەندی سیاسیەکانی هێز لایەنە سیاسیەکان لە مەرحەلەیەکی زۆر باشدا بوون لەو کاتانە ئامادە نەبوون جونکە ئەساسیەکان بدەنە شەریکەکانیان ئەستەن ئامادە نەبوونە شەریکەکانیان ببن بە شەریکی ڕاستەقینەی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەک دوو من پێم خۆشەکە کە پەیوەندیانی بگەڕێینەوە بۆ شتێک هەمیشە کەوتراوە یان ئێمە باڵانی کەم کۆمەڵی ئیسلامی و ئێمە لەگەڵ هێزە سیاسیانی تر وتومانە با ئێمە هێزێکی چەکداری نیشتیمانیمان هەبێت کە منتەمی نەبێ بۆ حزب منتەمی بێ بۆ خاک و نیشتیمان وڵاتەکەمان با ئەو کاتەی کە حزب سەروەت و سامانی وڵات لە بەردەستی حکوم حزبێکی دیار حزب نەبێ و بچێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەت و حکوومەت خۆی حکوومەتدارێتی خۆی بکە ئەو کاتێک حزبی سیاسی دای ئەڕنی لەو شتانە بێتەوە حزبێکی سیاسی ئاسایی و حزبێکت نابێت کە حزبی سنتەر تاکە شتێک یارمەتیم بە تاکە شتێک کە حزبێک گەورەکە لە کۆمەلگا و بچووکی ئەکاتەوە تەنها دەنجی خەڵک و جەماوەرە ئەمە ببوورە مامۆستا ئاماژەت بە شتێکی گرنگ کرد ئەوش ئەوەیە کە ئێوە دوو قۆناغتان تێپەڕان وەکو هێزە سیاسیەکانی ئەوانەی کە بەیەکەوە کۆمەڵە پاکستان هەبوو یەکیشانەوەی کە معارەزە بوون یەکەم جار بوو بەو شێوازە بۆ مۆدێلە دەربکەوێ و بتوانە بێ بە ڕقیبێکی گەورەی سیاسی ئەو قۆناغتان باش تێپەڕان و ئازانم کە پێگەیکی جەماوەری باشیش دروست بوو لەوە هۆشیارێکی گەورەی ئەوە کە جەنابەشت باست کرد دوو ئێوە جارشکە ویستان حکوومەتێکی نیشتیمانی دروستکەن ئەمە هێزە سیاسەکانی تریش بەشدار بن ئێمە ئەزانین کە پەرلەمانیش بۆ یەکەمین جار لە مێژووی خۆیان توانی لە دەرەوە هەردوو هێزەکەی کە جەنابن ناونا سنتەر ئەم دوو هێزە با بڵێن سنتەرێتیان بەدەستەوە بوو بچێتە دەستی هێزێکی تر یاخود بەشدار بە هێزێکی ترتیایە دەگوترێ تعتیلکردنی پەرلەمان و بە جۆرە لە جۆرەکان ئیفلیسکردنی حکوومەت پەیوەندی بەو دەرچوونێ ئەوە بوو لە پاراوێزەوە بەرە و
بەرەو سنتەریەت یاخود دابەشکردنی سنتەر لەگەڵ هێزەکەی تر ینی توانیتان قۆناغێکی تر بەرنە پێشەوە بەڵام قۆناغا سیاسەتی سنتەر تەحملی ناکرد بۆیە پەرلەمانی پەخست کۆمەڵک وەزیریشی ناردنەوە بۆ ماڵەوە پرۆژەی تەنانەت گفتوگۆکانیشی وەستان بۆ لەبەرەوەی کە ئەم سنتەریەتە مەسەرەن بۆن منە لە دەستی ببێنێ و ئیش لەسەر ئەم سنتەریەتە بکە بەڵام دەچمە ناوبڕێک و دواتر ئەگەر جەنابە وەڵام بیتەوە بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕە دێنەوە خزمەتەن. بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست بەردەوامە بین لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی و واروها وتەبێژی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا ڕێبوار پێشناوبڕەکە پرسیاریەوەم کرد کە لەو دوو قۆناغی کە لەو چەند ساڵی ڕابردووە هێزە سیاسەکانی ئێماوە ئەو هێزانی کە پیانە کوترا ئۆپۆزیسیۆن دوو قۆناغیان تەپۆڕان قۆناغێکیان سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونە قۆناغێک تریشان بەشداریە لە حکوومەت دەگوترێ مە بە جۆرە لە جۆرەکان ئەندازەیەک لە پەراوێز بردنیە سەرەوە خەریب و وردە لە سیاسەتی سنتەریان نەداواتە سنتەریان دابەشە کرد یاخود مشارەکەیکی جدیان لە سنتەرا کرد بۆیە ئەم هێزە سیاسیە لە هەمان کاتە پەرلەمانیشی وەستاند و بە جۆرە لە جۆرەکان حکوومەتیشی لە باوا بڵێن لەو چۆنەڵی لەو ڕەنگا ڕەنجی خست و پرۆسەی عملی سیاسیشی ئەندازەیەکی زۆر وەستان. ئێمە ئەگەر تەمان سیستمێکی حکومڕانی تەندروستمان هەبێت لە هەرێمی کوردستان لە هەموو قۆناغەکان لەو قۆناغانەی کە هەیە ئێمە یا بێ بگەڕینەوە بۆ پەرلەمان یا بێ بگەڕینەوە بۆ دامەزراوە یاساییەکانمان و دەستەڵاتی قەزایی خۆتەزانی زۆربەی جار بۆ ئەو کێشانەی کە هەیە بسم لە وڵاتان محکمەیەکی تایبەت هەیە کۆی کە مەسەلە بەغدا محکمەی ئیتیحادی هەیە کە محکمەی دەستوریە زۆر کات ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە لەبەرەوەی کە حیزب بە تەواوی ینی دەستی بەسەر هەموو جونگەکانی دەستەڵات داگرت و خۆمە زۆر جار ڕخنەی گەورەمان لەوە بۆ کێمە دەستەڵاتی قەزاییشمان موسەیەسە و جگەلەوەی تەواوی جونگە هەستیارەکانی تریش دەستیان بەسەرداگیرە ئەو وای کردووە کە فعلەن ئەو هێزە سیاسیانەی کە حکومڕانن ئەگەر نفوزیشیان کەم بێ ئەگەر ینی باڵانسی جەماوەریشیان زۆر دابەزێ زۆربەی کات ینی تەمەتوع بە هەندێک دەستەڵاتی ترەوە ئەکەن بە تاکیدیانەوەی کە ئاماژەت پێکرد کاک پەیوەندەمە ئەگەر دروست خوێندنەوەی بۆ بکەین ئەو کاتێک کە فعلەن پەرلەمانی کوردستان ویستی کاتێک کە هێزە سیاسیەکان نەیانتوانی تەوافق بکەن و پەرلەمان تەمەنێمە بێ بۆ مێژوو ئەوە بڵین کە پەرلەمانی کوردستان جوهدی خۆی کرد لەو قۆناغا و سەردانی هەر پێنج هێزە سیاسیەکەی هەرێمی کوردستانی کرد و ویستیان فعلەن ئەم هێزە سیاسیانە تەوافقکەن بۆ و دەرچەیەک بدۆزنەوە بۆ ڕزگاربوون لەو کێشە یاساییەی کە پێشەوەی تەواوبوونی وادەی یاسایەکەی خۆی بێ بە دڵنیاییەوە یعنی کاتێ پەرلەمانی کوردستان ویستی هەنگاوی یاسایی بنێ بۆ چارەسەری کێشەکە ئەو دۆخە دروست بووکە ینی لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان ینی قۆناغی پەکخستنی پەرلەمانی کوردستان بە تەکید پەڵەیەکی ڕەشە بە ئەزمموی حکومڕانێتی هەرێمی کوردستانەوە ئەمە ڕەنگە زۆر دەلالاتی خراپی گەورە بداتە هەر دۆستانی کوردیش لە دەرەوە کە کورد ڕەنگە زیاد لە نیشانەی پرسیارێک لەس هەم لەسەر ئەزمونونەکەەوە هەم لەسەر کوردیش دروست بێ بۆچی ئەڵم کوچونکەوە ئێستا بەرجەستێ بۆ نوێنراتی کوردنی تێکڕای پارچەکانی کوردستان و ئەزمونەیەکە لە باشووری کوردستان هەیە خۆتەزانی بەڵام بە تەکیدیانی ئەو هێزە سیاسیانە ئێمەلانی کەم و کۆمەڵی ئیسلامی ئەبێ ماندوو نەبن منەگەڕمەوە ئەو پرسیاری ئەو کاتە کرد فعلەن بێ سیاسیەکان ئەوانەی ئەیانەوێت سیاست بچێتە سەرمەساری تەندروستی خۆی و سیاست فعلەن بچێتەوە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سیاست لەوە زیاتر نە سیاسی مەزموم بێ لە ناو کۆمەلگاوە نە سیاسەتیش بێزراو بێ سیاست فعلەن بۆ خزمەتی خەڵک بێ بۆ خزمەتی کۆمەلگا بێ و سیاست فعلەن بریتی بێ لە باش بەڕێوەبردننی کۆمەلگا و خزمەتکردنی هاوڵاتیان و حزب بچێتەوە سەر وەزیفە ئەساسیەکەی خۆی کە بێ حزب بۆ خزمەتی هاوڵاتیان دروست بێەوە بە حزب هەڵوێستەکانی ئەوەی ئەی کاتە پێوەەر جگە لە مەبادی ئەساسیەکانی خۆی کەوەکو مەبادی ئەم هێزە لەسەری دروست بووەوە ژمارەیەکی خۆتەزانی یەکجار دەنگدەر و ئەندامی کۆکردوتەوە لەسەر ئەو پەیامە هەنگاوە بن لەسەر ئەو مەبادیانە ئەبێ ینی سنتەری بڕیاردان بووی تەنها بەرژەوەندەکانی خەڵکو و خواستی میلەت و جەماوەر بێ ئەمە فعلەن ئەمان گەیەنێتەوە و فعلەن بێ بگەینە ئەوەی ئەو هێزە سیاسیانە ئێستا لە بەردەم ئەو ئیمتیحانە گەورە داین ئێمە کە فعلەن ئەتوانین ئێمە لە قۆناغی دوای ئۆپۆزیسیۆن بوون و بەشداربوونمان لەم حکوومەتە ئەتوانین ئێمە ئەو شەراکەتە حەقیقیەی کە ویستمان بەرجەستەی کەین
خۆتەزانی تا ئێرە ئێمە گەشتوینە ینی دابڕانێکی سیاسی گەورە لە هەرێمی کوردستان و ئێستایەکە لەو قۆناغانەی کە ڕەنگە کەم قۆناخەو بێ ئەو لێکترازانە سیاسیە گەورە لە هەرێمی کوردستان هەبێ کە هاو کاتە لەگەڵ کۆمەڵی قەیرانی قوڵ کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە دڵنیاییەوە یعنی سیاسەتی سنتەر ئەوەی کە ئاماژت پێ کرد ئەبێ بە دڵنیاییەوە بگەینەوەی کە شەراکەتی حەقیقی بەرجەستە بێ و پێوەری ئەوەی چێ دەستەڵاتدارە بێ دەنجی خەڵکو هەوڵاتی زۆر باشە مامۆستا هەستێکی نۆستالژی هەیە واتە هەموو جارێکە ئەمان باتەوە بۆ مێژوش ئەهێنێتەوە بۆ ئێستا ئەویش ئەگوترێ سیاسەتی کوردی سیاسەتی سەر مێز نییە واتە چرکەساتی دەستپێکردنی سیاسەتی ئێمە سیاسەتێک نییە کە مشارەکەیکی جدی لەسەر مێز بکە سیاسەتی ئێمە لە چۆنەڵێ لە بنبەرد و لە ناو ئاشکەوت تا دروست بووە یا با بڵێن سیاسەتێک بووە کە جۆرێک لە دیوەخان مامەڵی لەگەڵ جۆرێک لە دیوەخان کردووە هەتام لە حزێژە کوترێ ئێمە لە مۆفەق نین لە سیاستکردنی سەر مێزە ینی ئەگەڕێیتەوە بۆ بەغدا سیرەکە ئێمە لە بەغدا شانسی گەورەمان نییە شانسی بردنەوەیکی گەورەمان نییە لەسەر مێزە دیسان لە ناوخۆی خۆشمانە لێرە لە هەرێمی کوردستانە سیرەکەی مێز ینی خەریکە بڵ با بڵێم زیینەتی نییە خود با بڵێن جوانێکی بۆ سیاست دروست نەکردووە هەمیشە کە هەتا کۆبوونەوە شەکرێ خەڵک قسەی هەیە لەسەر کۆبوونەوەکان تا چەند ئەمە ڕاستە دەگوترێ ئێمە جگە لەوەی کە سەرەتامان بە سیاسەتی سەرمێز مشارەکەیەکی جدی شاری نەکە وەکو پێدراوێکی سیاسی ئێستاش هەستەکەی کە سیاسەکان لە غیابی سەرمێزاژین هەستەکەن هێشتا هەر لە ناوخۆیانە یا با بڵاونن لە دوورەوە لە دووری کۆمەڵگا مەسەن خەڵەتی خۆیانەکەن تا چەنە قسەی ڕاستە خۆی ئەمەگەر ئەمە دروست بڵێن ینی ئەبێ ئەمە بیکەینەوە بەڕەخنەیەک لە دەستەڵاتی سیاسی لە دەستەڵاتی سیاسی و بە دیاریکراویش لەو حیزبانەی کە دەستەڵاتداری ڕاستەقینە بوونە لە هەرێمی کوردستان و فعلا ئەوانەی کە ئەنی لە ئەزمموی ئەم چەند ساڵی ڕابردوو ڕێگر بوون لەوەی کە پەرلەمانی کوردستان ڕۆڵ ببینێ من بە دیاریکراویش باسی ئەو پەرلەمانە ناکەم چونکە بڵێ ئێمە پەرلەمانێکی لە کار خراوە بەڵام خۆشتەزانی خولەکانی پێشووی پەرلەمانیش پەرلەمانی کوردستان زیاد لە پرسیارێکی لە سەرۆکەنەوەی توانیوە چاودێرێکی ڕاستەقینە بێ بەسەر دەستەڵاتی جێبەجێکردنەوە نەیتوانیوە فعلەن دەستەڵاتی جێبەجێکردن بێنێتە بەردەم بەر پرسیارەتی ڕاستەقینە و لێپرسینەوەی لەگەڵ بکە یعنی ئەمە بگەڕێنەوە بۆ ئەو دەستەڵاتە سیاسی کە حزب لە شوێنی حکوومەت حکمی کردووە و حزب تەمسیلی ڕاستەقینی دەستەڵاتی کردووە لە هەرێمی کوردستان ئەمە یعنی بکەین لەو ڕخنەیەوە دەست پێ بکەین حقیقت ئێمە بۆیە سیاست واوێ نابوو کە جەنابەتەیڵی بەڵام ئێمە ئەبێ ئێستا لە هەرێمی کوردستان بگەشت بینە ئەو قۆناغی کە یعنی هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان بە تەواوی گۆڕاوە من زۆر جار ئێمە ئەبیستین کە هێزێکی سیاسی مەسەلەن دیاریکراو یا دوو هێزی سیاسی دیاریکراو ڕێژەی کورسیەکانی خۆی هێنێتەوە بە چەند قاتی هێزێکی سیاسی کە ئەی پێوێت کە من ئەوەندە ئێمە لە بیرمان بێت لە هەرێمی کوردستان هیچ هێزێک زۆرینە نییە لە هەرێمی کوردستان هیچ هێزێک زۆرینە نیواتە هیچ هێزێک ینی نەیتوانیوە نیوەزایدیەک بێنێ بۆی کە زۆری نەبێت لە هەرێمی کوردستان ئەوە جگە لەوەی کە وەکو باسم کردیانی ئەم زۆری نێش خۆی جێی قسە لە سەرکردنە ئەمە ناچینەوە سەر ئەوە لەبەرەوە ئەم هێزە سیاسیانە ئەبێ لەم قۆناغا فعلەن وەکو تۆڵی بڕابین لەسەر ئەوەی لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببینەوە لەسەر مێزی گفتوگۆ بە تەوافقات بگەینە بڕیاری هاوبەش تا ئەو کاتەی ئێمە بڕیاری هاوبەشمان لێرە نەبێ و تا ئێرە لێرە هەموو هێزە سیاسیکان خۆیان بە خاوەنی بڕیار نەزانن و میلەتیش بڕیارەکان سەنگی مەحەک بەرژەوەندی خەڵکو و جەماوەر نەبێ ئێمە لە بەغدا براوە نابین لەگەڵ تورکیا براوە نابین لەگەڵ ئێران براوە نابین لەگەڵ تێکڕای ئەو هەمەوەی کە خۆتەزانی ئێستا تاران کاریگەری گەورەی لەسەر هەرێمی کوردستان و عێراقەیە بەغدا کاریگەری گەورەی لەسەر بڕیارە چارە نووسازەکانی هەرێمی کوردستان هەیە ئەنقەرە ینی عینەن شت کاریگەری گەورەی هەیە و تێکڕای ئەو کۆنفرانسانەی کە ئەگیرێ و پێویستە بە مافی کوردەوە هەمیشە بە ڕیزبەندی ئەم سێ وڵاتە ئەم سێ پایتەختە بۆ ئێمە هێنەوە کە فعلەن ئەبێ کورد لەو شوێنانە ناباتەوە نایوێنی لەسەر ئەم مێزی گفتوگۆیە من ڕوون بیڵم دۆڕاوە تا ئەو کاتەی نێوماڵی خۆی ڕێک نەخاتەوە واتە ئێمە کاتێ لەسەر مێزەکانی دەرەوە کە جەنابەت ئاماژەت پێکرد کاک پەیوەند براوە نین چونکە لەسەر مێزەکانی خۆمان ڕێک نین چونکە ئێمە ناو خۆمان مێزێکمان نییە کۆمان کاتەوە چونکە ئێمە ئەو مێزانەی کە خۆشمان لەسەری دانیشن زۆر جار لایەنێک یا ئەوێ ئیرادەی خۆی فەڕستکە یا دوو لایەن ئێوێ یا زیاتر لە نالێنگ ئیرادەی خۆی فەڕستکە بەسەر لایەنەکانی کە یا کۆبوونەوەکانە بێ نەتیجەی نەبێ ئێستاش کە من و تۆم گفتوگۆی ئەەکەین ئێمە لە قۆناغێک داین کە ڕەنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان خۆش بێ بۆی کە ینی قۆناغێکیکەی گفتوگۆکان دەستی پێ کردوتەوە ئێمە کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان لەو
مبادرەیە کرد و پێشمان وایە ئەمە هەنگاوێکی باش بووە بۆ تەطبیع بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لایەنە سیاسیەکان بەڵام ئەوەی ئەمان گەێنێتە نەتیجە یارمەتی مەدەی ئەوەی ئەمان گەێنێتە نەتیجە ئەوەیە کە ئەم کۆبوونەوەی ئەم جارە ئەو مێزە بێ کە فعلەن مێزی بڕیار بێ مێزی قەراری مشتەرەک بێ مێزێک بێ کام هێزانە کو ئەبنەوە بڕیار بدەن و هیچ هێزێک بڕیاری پێشوەختی نەبێ و ئەوەش کە بڕیاری مشتەرەکی هەموو لایەکە ئەوە بێ کە خزمەتی خەڵک و هاوڵاتیان و بەرژەوەندی خەڵک و جەماوەرەکە. زۆر باشە ئەگەر ئەو ماوەی کە ماوە لە بەرنامەکەمانە و چەند خولەکە ینی شانسی ئەوەی هەبێت کە قسە لەسەر کۆمەڵی ئیسلامی و هەروەها لە شێوازی سیاسەتکردنی کۆمەڵی ئیسلامی جەنابەت ئەندامی ئەنجومەنی سیاسیت و هەروەها وتەبێژی کۆمەڵی ئیسلامیت ئەو ئەم ژوورێک کە ئێمە ئێستا قسەی تیاکەین شوێنی وابزانم ژووری بڕیارەکانە ئەو ژوورەیە کە بڕیارەکانی تیادرێت ئەندازەیە کۆمەڵی ئیسلامی باوا بڵێم ئەندازەیەک خەڵک لێ ڕازیە لە شێوازی سیاسەتکردنی و سیاسەتی بە ئاوا بڵین لەنگەری گرتووە واتە سیاسەتێک نێ ڕۆژێک زۆر بڕاتە خوارەوە هەڵچوون و داچوونە بێ و ڕۆژێکیش ببینەوە باڵا بێ ڕۆژێکیش لە خواری خوارەوە قسەکە لەسەر ئێرەیە ئەگەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بریپتی بێ لە درەختێک ئێمە گەڵاو لق و قەدەکە شێبینین بەڵام ڕیشکی سیاسەتکردنی کۆمەڵی ئیسلامیەوە دێ ڕێگەکانی لێچەوە دێن ئەم کورسیەیە کە ئێستا لەم ژوورە هەیە یاخود با بڵێن لەو ئاسە جەماوەریە کە هەموو جارێک توری خواسی جەماوەری زۆر جارە بێ بە پێکێنەری سیاسەتی هێزە سیاسیەکان ئێمە یعنی کۆمەڵی ئیسلامی حقیقت بوو پێیکە هێزێکی ئیسلامین و ڕەسەنایەتی ئێمە یعنی لە دوو سەرچاوی سەرەکی هەیە سەرچاوە هەرە گەورەکەی ئەوەیە کە وەکو هێزێکی ئیسلامی ئێمە بە پێی ئەو مەبادی و پرەنسیپە ئیسلامیانی خۆمان ینی هەنگاوەنین و بڕیارە دەین و ئەمە ئەکەین بە سەنجی مەحەک و لەوە دڵنیاین کە ینی شریعەتی ئیسلامی ئەوەی کە ئەیکاوە ئەوەی کە ینی هەر هێزێکی سیاسیە هەر کەسێک وەکو تاکی شەنگاوی لەسەر بنێ جگە لە خێر و خۆشی و ڕەحمەت بۆ خەڵک و جەماوەر و میلەتی چی تری پێنیە دوو ئێمە حقیقت ینی هەر بە جدی خواستی خەڵک و جەماوەرمان کردوتە ینی زۆرێک لە مەبنای ئەو هەڵوێستە سیاسیانی کە بینامان کردو و خۆشتەزانی تەمەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان زان کۆمەڵی ئیسلامی ڕوبەڕووی مەترسی بۆ تۆ ڕوبەڕووی جیرانی کادیرانی بۆ تۆ ڕوبەڕووی کۆمەڵە لە فشار و هێز بۆتەوە بەڵام بۆ یەک لە حەزەش ئێمە ینی پشتمان لە خواستی خەڵک و جەماوەر نەکردووە لانی کەم ئێمە ئەمڕۆ ینی تا ئێرە شانازی گەورە بۆەکەین کە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی کەسی یەکەمی تا پەرلەمانتارەکانی لە بەغداوە لە هەرێم تا نوێنەرەکانی لە ئەنجومەنی پارێزگاکان هەتاوەکو ئەو کوت لە حکومی کە بەشدارە لە حکوومەت تا ئەو کادرانەی کە لە ناو خەڵک و جەماوەرن ینی هەمووی ئەوەی کە ینی کۆمەڵی ئیسلامی دروست لە بەری خەڵک و جەماوەر و میلەت بووە واتە ئەو مەبەستم لەوە چی ینی کۆمەڵ داعی ئەساسی بووە لەوەی کە سەرۆت و سامانی ئەم میلەتە بگەڕێتەوە بۆ میلەتەکەوە سەرچاوەکانی داهات شەفافکەین و گەندەڵی ڕیشە چێژ بێ لە هەرێمی کوردستان ئێمە ئەمەمان کردوتە ینی مەبنای ئەو هەڵوێستە سیاسیانە پرسیارەکە بکەمەوە مامۆستا بۆی زیاتر قسە لەسەر ئەمە بکەی ئایا سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لەو کورسیەوە دەست پێەکە واتە با ئاوا بڵین لەو کورسی و میێزە کە ئێستا ئێمە مەسەن لەم بینایە با بڵێن لەم ژوورە دانیشتوین بە ئاوا بڵێن لە کورسەکەەوە دەست پێەکە یاخود لەو درەختەی کە لە پشت سەری تۆ دیارە ینی مەبەست وێنای بکەین ئێمە ئەزانین کورسەکە زۆر ئاسان ناتوانین بڕیاری لەسەر بدە ببە بە بڕیار بەس ئەگەر قسە لەسەر درەختەکەیە درەختەکە ڕەجی هەیە جارە خۆی کورسەکانی کۆمەڵ لە ڕێگ و ڕیشەی درەختەکەەوە هاتوون ینی بەو پێی کە ئەمانە هەڵبژێردراوی نێو کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و هەر خۆی تێکڕای کورسیەکانی کۆمەڵەوەی کە سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسێتە ئەوەی کەسی یەکەمە ینی لە ڕێگ و ڕیشەی ئەو درەختەوە هاتوون کە ئاماژەت پێکرد کاک پەیوەند بەڵام حقیقت نا کۆمەڵی ئیسلامی بۆ زۆرێک لەو هەڵوێستە سیاسیانەی ینی خواستی تێکڕای ئەندام و جەماوەرەکەی لە بەرچاو گرتووە من لێرە ینی پێم خۆشە ئاماژە بۆ بکەم کە زۆر جارە وترێت تەمەنێنی هێزی سیاسی مەسەلەن هەیە زۆر ڕاوێژەکە لەگەڵ مەسەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەر لەگەڵ کەسایەتیە سیاسیەکان بەڵام سەیرەکەی ڕێک هەڵوێستەکانی پێچەوانەی ئەو خواستەیە ئێمە بۆ شانازیەکەین و کۆمەڵی ئیسلامی کە ئێمە ئەوەی کە کردومانە لە ڕاوێژ لەگەڵ خەڵکەکەمان یا زۆر جارە و هەڵوێستە سیاسیانەی کە هەنگاومان ناوە
یعنی هەشتا بۆ 90% تێکرای هەڵوێستە سیاسیەکانی ئێمە جێ خواستی ئەو جەماوەر و خەڵکە بووکەواتە ئەمەکەینە بەڵگەی لەسەروی کە لەو ڕگوڕیش و درختەوە هاتووە و زۆر زاریش ئێمە سەیرەکەین ینی قاعدەی کۆمەڵی ئیسلامی جۆرە لە حیاویەتی هەبوو هەندێک جارێک کۆمەڵی یەک ینی بە حاڵ هەڵوێستێکی ناوەکە ڕەنگە ینی جێی پرسیار بوو بێ ڕوبەڕووی زۆر باش ئەمە شوێنێکی زۆر ڕخنەی ئەندامان بووینەتەوە بەو پێ ئێمە زۆر جار شانازی بۆ کەین کاڵین ئێمە لەسەر ڕێگایەکی دروستین و فعلەن خاوەنی قاعدەیەکی زیندوین و بۆ مواقیفەکانیشمان خەڵک و هاوڵاتیان هەرێمی کوردستان سەنجی مەحکەم. زۆر چاکە مامۆستا ئەگوترێ کۆمەڵی ئیسلامی ڕاستە کارکتەرە سیاسیەکانی بن بەڕێوە بە زۆر کەوتۆتە ژێر کاریگەری چوزانم کادر و لایەنگر و ئەو قەواعیدەی کە هەیەی واتە زۆر جار ئەوان ئاڕاستەیەکەن زۆر جار قەراری ئەم ژوورەی مەسەلەن بۆ نمونە پێگوەڕن ئەگەر چی حکمەتیشی تیابێ ئایا ئێوە ئەمەتان پێگونجاوترە لە کاتێکە سیاست بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە ئەو کارکتەرە گرنگانی سیاست کە لەسەرەوەی هەڕەمی سیاسین ڕوئیان تێڕوانینیان ڕۆشنترە وا بڵێن ئەم دیواودیوی هەڕەمەکە ئەبینن و نابێ ئەوە نەش بکەونە ژێر کاریگەری جەماوەرەکەیانەوە واتە بەشێکیشی ئەبێت جەماوەر ئەوان ئاڕاستەیکەن بیهێڵنەوە بۆ ئەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە دەگوترێ زۆر جار کۆمەڵی ئیسلامی زۆرەکەوێتە ژێر کاریگەری هەم جەماوەر هەم قەواعیدی ئەگەر حقیقەتیانی وەکو جانبە نەزەریەکەی بیجێڕینەوە بۆی کە بێت سیاست لە ناو خەڵکەوە بێ بۆ خەڵکو جەماوەر و میلەت و کۆمەڵگا بێ مە هەنگاوێکی دروستە کۆمەڵ ناوێتی بۆ پێی کە فعلەن من ینی نەیشارمەوە کۆمەڵ فعلەن کاریگەری قەرارە سیاسیەکانی کاریگەری کادر و ئەندام و دۆست و لایەنگر و جەماوەرەکەی لەسرە و ئەمە ینی نەکارێکی ناتەندروستە و نەکارێکی ناشەرعیە و نە ئێمە وەکو خۆمان وەکو قیادەی سیاسی کۆمەڵ ینی کادر و ئەندامانی خۆمان پێمان وایە کە فعلەن واقعی سیاسی ناخوێنەوە دروست نا ینی ئەوانی زۆر بە تێڕوانین و پێشنیاریان کاریگەری تەواوی لەسەر بڕیاری سیاسی کۆمەڵی ئیسلامی هەیە و ئەمە بەرزە بێتەوە بۆ سەرکردایەتی و زۆر لە ئەنجومەنی سیاسی و بڕیاری لەسەر دەین و ئێمە نەشاری زۆر پێچوانەکەیشمان هەبووە کاک بێت ناو کۆمەڵ حقیقەت واتە ئێمە زۆر جار بڕیاری سیاسیمان هەبووە خۆمان تەمهیدمان بۆ کرۆ فعلەن قیادە توانیوێتی ڕۆڵ ببینێ و قەناعەت بە ئۆرگانەکانی خۆیەکا و لەگەڵیاندانی شێوەکو ئەبێتەوە و ئەوان دێنە سەر ینی ئەو بڕیاری کە کۆمەڵی ئیسلامی ئەیدا بە حاڵەتی تریشمان هەبوو زۆر زاریانی لە هەندێک مەحەتە بۆی من واقع ینی بە ڕوونی قسە بکەم ئێمە بڕیارمانداوە ڕەنگە جۆرە لە نیگەرانی کادر و ئەندامانیشی لێکەوت بێتەوە بەڵام قیادە و سەرکردایەتی کۆمەڵ بڕیارەکەی خۆیدا و هەنگاویشی لەسەرنا باش مامۆستا ئێستا ئەمازانی کە لە دەمی ئەوەیان کە گفتوگۆکان دەست پێ بکەنەوە گفتوگۆی بە تایبەتی پێنج لایەنە سەرێکەکە و زۆریش ئەمە ئەبیستینەوە تەنانەت لە سەرزاری مەسەلەن بۆ منە کەسانی وەکو ئێوەش کە پارتی ئەمجارە بەجددی دێتە پێشەوە و ئەوێ ئەو مشاکلانەی کە هەیە بەجددی حەلی بکات تا چەند ئێوە هێشتا دەستی پێ نەکردو گفتوگۆکان بە شێوەیە کە بڵین ئەمەلی هەبێ ڕاستە سەردانی کراوە بەس ئەو سەردانیش لەوە لە ڕۆتینێکی سیاسی بێ مبادرەیەک بێ بەڵام ئەوەی کە لێرە بە دواوە دێک گرنگە تا چەند ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەمەلتان بەوە هەیە کە بەجددی ئەم جاریان هەرێمی کوردستان لەو دۆخە قەیراناوی ڕزگار بکرێ و لەسەر دەستی ئێوە با بڵێن کارکتەرە سیاسیەکان و بە تایبەتی پێنج سەرەکیەکە کوردستان لەم خەمەی کە ئێستا هەیەی لەم ناومێدێکی هەیەی لەم ڕەشبینێک کە ئێستا هەیەی تێپەڕێت ئێمە کۆمەڵیانی دقیق وتمان پارتی ئەڵێن ئێمە جددین پارتی هاتوونە لایەن توێن ئێمە جددین ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وتومان ئێمە هاوکارە بین لە چارەسەری دۆخە سیاسیەکەی هەرێمی کوردستان ئەو قەیرانانەی کە هەیە و هێز و لایەنەکانی کەش خۆتەزانی تەبەن هەمان نیەتیان هەیە و هەمان ئامادەیشیان پێشانداوە ئەمەی کە تا ئێستا ئێرە پێگەیشتوومت پێشترش ئاماژەم کرد بۆ تەطبیع حاڵەتێکی باشە بۆ ئاساییکردنەوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان نەک دۆخەکە ئێمەوە کۆمەڵی ئیسلامی تێڕوانینمان وایە کۆبوونەوەی پێنج قۆڵی بکرێ و ئەم کۆبوونەوە پێنج قۆڵیانە درێژ نەبنەوە چەند کۆبوونەوەیکی دیاری کراوە بن ئیرادەیەکی جددی هەبێ لەوە دەست پێ بکەین کە دۆخە سیاسیەکەی هەرێمی کوردستان
ئاساییکەینەوە پەرلەمانی کوردستان ئاسایی بێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەر ئەو مەسارە تەندروستی کە بۆی دروست بوو کە حکوومەتێکی من کە فراوانە شەراکەتێکی حەقیقی تێدا بەرجەستا بێ و بە ئیرادەیەکی جددی ڕوبەڕووی ئەو گرفتانە و خواستەکانی خەڵکە بێتەوە و بەدەم خواستەکانی خەڵکەوە بێت و خۆتە زانی ئێستا یەکێ لەو قەیرانە قوڵانەی کە هەیە قەیرانی داراییە بەلای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی من ئەمڕۆ کە من و تۆ گفتوگۆکەین کۆبوونەوەی فراکسیۆنەکان بۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوو تێڕوانینی جیهابینن تێڕوانینە کە باوەڕی وایە کە گەڕانەوە بۆ بەغدا گرفتی موچە لە هەرێمی کوردستان چاک بەیاننامەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئەوەی دەستمانەکەوێت لەوە زیاترە کەواتە پرسیارێکی زۆر سادە کە هەموو هاوڵاتیەک ئەتوانێ وەڵامەکەی دەستکەوێت کەواتە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان شەفاف نەبوو لە سەرچاوەکانی داهاتی و لە داهاتی گشتی هەرێمی کوردستان و تێکڕای ئەو داهاتی کە هەیبوو ئەگەر زیاترە لەو ڕێژەی کە لە بەغدا دەستێکە بۆ گرفتی موچەی هەیە بۆ موچەی لە کاتی خۆی پێنادرێ کە خۆتە زانانی ئێستا حکوومەتە نێوموچە و ڕوبع موچەکانیش لە کاتی خۆی دانادا بۆیە ئەم گفتوگۆیانە ئەبێ بمان باتە سەر ئەو مەسارەی کە ئەم گرفتانە ینی چارەسەر کە ئەوەی کە ئەکرێت چارەسەر بێ ئەوەی کە ناکرێ ئەبێ هاوڵاتی متمانەی هەبێ ئەبێ فعلا قەناعەت متمانە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێ کە ئەمە کێشە ڕاستەقینەکانن بۆ بێ قیناعەکە لا بەرین ینی ئەو قیناعە لا بچێت کە ینی ئێمە ئێستا ینی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان من باوەڕم وایە ینی لە گومان دەرچووە یەقینیان هەیە کە لە داهاتی نەوت نادیاریەکی گەورە هەیە ناڕوونیەکی گەورە هەیە پاشانە چین بۆ ئێمە لە سەرۆکاتی هەرێم کێشەیەکی یاساییمان هەیە کاک پێیون ئەبێم کێشێت چارەسەر بکە ئەمە ڕوئیای ئێمەیە بێ بە ئیرادەیەکی جددی ئەمانە چارەسەرکەین و ئەمان باتەوە حاڵەتێکی تەندروست و لەوێەوە فعلەن دەست پێەکەین کە ئێمە ینی تۆ جوان و تۆتت مەسەلەن ینی ئەمەل هەیە بڵین پاڵنەر هەیە ینی دەوافعی گەورە هەیە کە بارودۆخی ناو خۆمان پەیوەندیمان لەگەڵ عێراق و بارودۆخی ناوچەکە و ئەو مەترسیانی کە دوای شەڕی داعش ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەبێمانە دافعی ئەساسی بۆ بۆی ئێمە بگەێنە ینی ئەوەی کە فعلا نێوماڵی خۆمان ڕێکخینەوە مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە کە حتمما نێو ئاگاتان لەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا لە مەئساتێکی گەورە هاژی معنی گرفتەکان زۆر گەورن وردە وردە خەڵک شتی ڕۆژانەی نییە ئەو باسەکرێن نەوتی نییە نازانم پارەی خەرجی مناڵەکانی نییە ناتوانێت بە ئاسوودەیی مەسەلەن بۆ منە خێزان لە ناو خێزانەکە بشی ینی خێزانێکی ئەوەی کە پێگوترێت لانی کەم ڕۆتینیاتی ژیانی مەسەلەن بۆ منە خێزانەکان دەست ناکەوێت ئێستا تۆ زانی مامۆستا ئەگەر ئەم جارەش گفتوگۆکان نەگەنە ئەنجامێکی باش ئێوە ناترسن لەوەی ئێوەش وەکو ئەو هێزانی کە تاکو ئێستا مەسەلەن بۆ جۆرە لە جۆرەکان لە شەقاما خۆشەویستن بە ئاوا بڵێن ئەتفێکتان لەگەڵ شەقاما ماوە زۆر جار ڕوتان تێکرێڵێن لانی کەم ئێوە وەرنە سەرخەت داواتان لێکرێت لە حکومە بکشێنەوە جوزام داواتان لێکرێت فشار دروستکەن بێنە ناو خەڵک ناترسن لەوەی کە ئیتر لە ئێوەش ناومێت ببن ئەم وردە وردە یعنی دۆخەکە بە ئاستێک بگا کە خەڵک لە هەرێمی کوردستانە ئیتر گوێ لە هیچ کەسێک نەگرێ و دۆخەکە بە شێوەیەک بتەقێتەوە کە دوجار هیچ کەسێک زمانەتی ئەوە ناکە کە ئەم دۆخە بەرەوچێت ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی خۆ وەکو سەرەتاش باسمان کرد ئەو پێوەرانەی کە هەیەە کار پەیوەندە ئەو پێوەرەی کە هەیەە بێ و هێزە سیاسیانە ینی ئەو خۆیان هەڵسەنگاندنی بۆ بکەن نا ئێمە بۆ بترسین ئێمە کاتێک کە لەو ڕۆژەی کە بەشداری حکوومەتمان کردووە بەرگریکاری ڕاستەقینەی مافی خەڵکو هاوڵاتیان بووی و لەو ڕۆ ئێمە ڕوبەڕووی وەکو باسم کرد قوربانی گەورەمان داوە و کۆمەڵی ئیسلامیلانی کەم ئێمە ڕوبەڕووی زیاتر لە فشارێک بووینەوە من نامەوێت لێرە یەکێکی ئەو فشارانی ڕوبەڕووی ئێمە بۆ تۆ باسی کەین و ئەو کاتش کە ئێمە ئیستیجابەمان بۆ پەیامەکەی بارزانی بوو وتمان ئێمە لەگەڵەوەی کۆبوونەوە بکرێەوە لە کۆبوونەوەکان قسەی خۆمانەکەین و قسەی خۆمانەکەین بە ئاراستەی بەرژۆندەکانی خەڵکو جەماوە هیچ کۆبوونەوەیەکیش لای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی کە خواستی خەڵکو جەماوەەر بەدینەهێنێ و هەرێمی کوردستان نەباتەوە سەرمەسارێکی تەندروست کە نەتیجە حکوومەت و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی خەڵکو هاوڵاتیانی بێ ئێمە بەشێک نابین لەو ینی و بە حەلی نازانی نەک بەشێ نابین بە حەل نا لەبەر و ئێمە ناگەڕینەوە دواوە هەنگاو بەرەو پێشەوە ئەنەین و ناشترسین و نەخێر ئێمە وەکو باسیشم کرد
بنەماکانی سیاست لای ئێمە یا بنەماکەوەی کە ئێمە هەنگاوی لەسەرنین ئێمە سادقین لەگەڵ خەڵکو جەماوەری میلەتی خۆمان سەرمان بەرزەکە ئەوەی لە کۆبوونەوەکانمان وتووە ئەوەشمان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و بە خەڵکو جەماوەر وتووە سەریحین لەگەڵ هەموو لایەن و هێز لایەنە سیاسیەکان لەسەر ینی بەم سدق و سەراحەتی کە ئێمە هەنگاومان ناوە کارمان لەسەر کردووە بەڵام نا بە تەئکی دەبێ ئەو هێزانەی تر ئەو هێزانەی کە دەستەڵاتی سیاسیان بەدەستە ئەو هێزانەی ئیستیجابیان نییە بۆ خواستی خەڵکو جەماوەر ئەو هێزانەی کە فعلەن ینی وەکو باسمان کرد جونگە ئەساسیەکانی حکومڕانیان لە هەرێمی کوردستان احتیکار کردو ئەوان نەبێ بترسن و ئەوان نەبێ بەدەم خواستی خەڵکو جەماوەر و میلەتەوە بێن. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی و هەروە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی سوپاس دەکەین کە ئەمجارە بەشداری ئەم دیدارە تایبەتت کرد. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم پرۆگرامەش تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.